لەو بەردەوامی ئەو ناڕەزایەتیانەی کە لە ساڵانی ڕابردوودا لەلایەن گەل بەهۆی سیستمی سەرکوتکار و چاوسێنەری ڕژێمی ئێرانەوە بەردەوام بۆ ڕووی ئەدا لە ئێستاشدا لە بڵین 28 کانونی یەکەمی ساڵی 2025 لە کۆتاڕۆژەکانی ساڵی 2025دا جارێکی دیکە بەهۆی ئەو سیاسەتە سەرکوتکارانەوە کە ڕژێمی ئێران بە درێژایی دەیان ساڵە پەیڕەوی دەکات لەسەر گەل و لەسەر چین و توێژە جیاوازەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا جارێکی دیکە ئەم ناڕەزایەتیانە گۆڕتر بوویەوە ناڵێم سەری هەڵدا چونکە لە ساڵانی ڕابردوودا ئەم سەرهەڵدانە سەری هەڵدا بوو بەڵام ئێستا گۆڕتر بوویەوە لە ڕاستیدا دەزانین کە ئەم بڵین ئەم سەرهەڵانەی دوایی ئەگەر بڵێن لە دوای ئەوەی کە بە تایبەتی شەڕی 12 ڕۆژە لە نێوان ئێران و ئیسرائیل ڕوویدا و هاوکاتی ئەوە بڵێن گرانبوونی نرخەکان لە بازاڕەکانی ئێراندا و هاوکات گرانبوونی بڵێن دراوی ئێرانی لە بازاردا وای کرد کە جارێکی تر تووڕێی خەڵک زیاتر و بەگۆڕتر بوویەوە ئەگەرچی ئەم سەرهەڵدانانە دەکرێ بڵێن لە ڕواڵەتدا لە ئەنجامی ئەو گرانیەدا بوو بێ بەڵام ئەکرێ بڵێن ڕقی پەنگ خواردووی چەندین ساڵی خەڵکە لە بەرامبەری ئەو بڵێن ناعەداڵەتیانە لە بەرامبەری ئەو ناداتپەروەریانە کە لە ژیانی خەڵکدا هاتووەتە ئاراوە و هاوکاتی ئەوە دەزانین کە بە تایبەتی ئەمێ ئاماژە بەوە بدەم کە لە دوای هەم شۆڕشی ژنجیان ئازادی هەم هێرشەکانی ئێران و ئیسرائیل بڵین ڕێژەی لە سێدارەدانەکان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەڕاستی زیادی کردووە بە تایبەت بەوەی کە لە ساڵی 2025دا بڵین بە نزیکەی 2000 کەس بەوەی کە ئامارێکی لەوانەیە فەرمی نەبێ لەسەر ئاستی بڵین ڕێژەی لە سێدارەدانەکان لە ئێراندا ئامارە فەرمیەکان بڵاو ناکرێتەوە بەڵام بە پێ و ئامارە نافەرمیانە نزیکەی 2000 کەس لە سێدارە دراون ئەمانە هەموو بەڕاستی ئەکرێ خەڵک تووڕە بکات یانێ ئەوانەی کە لە سێدارە دەدرێن کێن مناڵی بڵین ئەو خەڵکن کە لە سەر جۆغرافیای ئێراندا دەژین کەسانێک نین کە تۆ بڵێ لە وڵاتێکی دیکە هاتبن هەرچەنە دەزانین کە ئەم سزایانەی کە جێبەجێ دەکرێن سزایەکی دژە مرۆڤانەیە حتا دووەڕادە بەڕاستی دژە مرۆڤانەیە بەڵام ئەوانەی کە لە سێدارە دەدرێن مناڵی ئەو خەڵکن لە بەرامبەری بڵین سیاسەتی ئێراندا سەریان هەڵداوە خاوەن بڵین فکری ناڕەزایەتی بوونە دەنگی ناڕازی بوونە لە بەرامبەری ئەم سیستمەدا بۆیە ئێران ئەمان ئەم کەسانەی لە سێدارە دراوە ئەمەش ڕقوکینی لەناو خەڵکدا دروست بکرێ هاوکاتی ئەوە دەزانین کە لەگەڵ ئەوەدا ڕێژەی هەژاری ڕێژەی بێکاری ڕێژەی ئەوەی کە خەڵک وڵات بەجێ دێڵێ بەڕاستی ساڵ لە دوای ساڵ زیاد ئەکا بە تایبەتی لەم ساڵانی دواییدا بەهۆی سیاسەتی ناحەکیمانەی ڕژێمی ئێران کە پەیڕەوی دەکا بووەتە هۆکارێک کە بەڕاستی ئەکرێ بڵین خەڵک ئیدی ئەو شوێنە ئەو وڵاتە شوێنی نیشتە جێبوونی کە خۆی لێ بە دنیا هاتووە و ژیانی کردووە گەورە بووە ئیتر بە شایانی ژیانکردن نابینێ بۆیە بەردەوام ئەکرێ بڵین بووەتە هۆکارێکە خەڵک بە شێوازی ئەوەی کە بە شێوازێکی ناڕەزایەتی نیشاندان لە بەرامبەری ئەو سیستمەدا وڵات بەجێت هێڵێ یعنی ئەمانە هەموو ئەکرێ بڵین بووەتە هۆکاری ئەوەی کە جارێکی دیکە ناڕەزایەتیەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا سەر هەڵبداتەوە و لە ئێستاشدا بە بڵین بەدەیان شار و شارۆچکە و پارێزگای بڵین ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتووەتەوە بە تایبەتی دەزانین کە ئەو سەر هەڵدانانەی کە لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا سەری هەڵدا لە ناوچەلێک سەری هەڵداکە ساڵانێک ڕژێمی ئێران سیاسەتەکانی خۆی بە شێوازێکی چڕوپڕ لەو منتیقانە بەڕێوە برکە ئەویش ئەزانین کرماشانە ئیلامەکە ئەو شوێنانە ئێران بە شوێنی خۆی دەیزانی بەڵام ئێستا دەبینین بڵێ ناڕەزایەتیەکان لەو شوێنانە سەر هەڵدەدا ئەمە جێکی پرسیارە لە ڕاستیدا یعنی سیاسەتی ئێران چ جۆر سیاسەتێک بووە کە ئیدی هیچ شوێنێک قبوڵی ناکات قبولی یعنی بە سیاسەتی خۆی
ئەو ناوچانەی دابڕاندووە لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام ئێستا خەڵک دیسانەوە هەڵساوەتەوە باس لە ناسنامەی خۆی دەکا باس لە هۆڤیەتی خۆی دەکا باس لە دەوڵەمەندی کولتوری خۆی دەکا و هاوکاتی ئەوەی مەدەزانین لەو ناوچانە بەڕاستی یعنی گەورەترین شارەکانن لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە ئێستادا پێشەنگایەتی دەکەن لە پێناو بڵێن وە دەستهێنانی مافەڕەواکانی گەلان و نەتەوە جیاوازەکان لە ئێران و هاوکاتی ئەوە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بگشتیش دەزانین کە بەڕاستی ژن خۆی ئەکرێ بڵین خۆڵقێنەری ژیانە خۆڵقێنەری ئاوەدانیە یعنی کۆمەڵگە لە دەوری ژندا پێکاتووە ئەمە مێژوو سلمێنەری ئەم ڕاستیەیە اینجا ئێمە دەزانین کە ژن لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا بەپێی ئەو تایبەتمەندیە جغرافیایە کە هەیە لە ڕاستیدا خاوەن شوێن پێیەکی دیارن خاوەن تێکۆشان و مێژوویەکی دیارن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا هەڵبەتە نەتەنیا وەکو کورد وەکو نەتەوە جیاوازەکانی دیکەش لەسەر ئەم خاکی بڵێن ئێران لە ڕاستیدا هەڵگری بڵێن هەڵگری تێکۆشانێکی مێژووین لە بەرامبەری سیاسەتی سەرکوتکاری لە بەرامبەری چەوسانەوە ئێمە تەنها ڕۆژی ئەمڕۆمان سیر نەکەین کە لە ڕاستیدا ژنان چۆن بوونە خاوەن چ ڕۆڵێک بوونە بەدەیان ژنمان هەیە کە لە مێژوودا بڵێن ڕۆڵی دیارکەریان هەبووە لە بەرامبەری ئەو ڕژێمە داگیرکارانە نەتەنیا ئەو ڕژێمانێک کە حاکمیەتیان لە خودی ئێراندا بەدەستکرەوە بەڵکو ڕژێمە داگیرکەرەکانیش لە ڕابردوودا وەکو دەوڵەتی رووسیا وەکو ئینگلیس و ئەمانە بەڕاستی ژن خاوەن ڕۆڵ بوونە خاوەن پێگە بوونە لە بەرامبەری ئەم داگیرکاریانەدا بۆیە ئەکرێ بڵین هەر لە چوارچێوەی ئەو تایبەتمەندی و جەوهرەی ژن بووە هۆکارێکە یەکەم کەسانێک کە بەڕاستی سەریان هەڵدا لە بەرامبەری ڕژێمی ئێرانیشدا و هەم لە ڕژێمی شاهنشاهیدا و هەم لە ڕژێمی ئێرانیشدا ژنان بوون یعنی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی دەستپێکی هاتنە سەرکاری ئەم ڕژێمە یەکێک لەو سیاسەتانەی کە بەڕێوە بر ئەوە بوو کە ژن بۆی نییە چونکایە وەکەڵێ فکری ژن جەستەی ژن لەلایەن ئەم ڕژێمەوە بڤە یعنی وەکو ئەوە وایە کە پێویستەکە ژن بە شێوازێکی پێچراو بێتە ناو کۆمەڵگە بۆیە بەم شێوازە سەیری ژنی کرد ئێژنیش لە بەرامبەری ئەم سیاسەتەدا کاردانەوەی هەبوو بە شێوازێک کە لە هەر ساڵی 57دا لە بەرامبەری ئەو سیاسەتی حیجاب یان خۆت بڵێن باڵاپۆشیدا نزیکەی 8 بۆ 15,000 ژن لە ڕۆژی 8 مارسدا ڕژانە شەقامەکان ناڕزایەتیان بەرامبەری ئەو سیاسەتە دەربڕی کە ئەمە ئەکرێ نەتەنیا بڵێن وەکو سیاستێک بەڵکو وەکو یەکێک لە پایەکانی ڕژێمی بڵێن ڕژێمی ئێرانەکە دەیهەوێ بەم شێوازە و حتا ڕۆژی ئەمڕۆژ بیستویە بەم شێوازە کۆمەڵگە لە کەسایەتی ژندا بێدەنگ بکە کۆمەڵگە لە کەسایەتی ژندا کۆیلە بکە و بیچەوسێنێتەوە چۆن ئێهوێ سیاستەکانی لەسەر ژناندا پەیڕەو بکە بۆیە ئەگەر سیاستێکی وەها پەیڕەو کراوە هیچ کاتێ ژنیش کۆڵی نەداوە ژنان بەردەوام بە پێی قۆناغەکان کاردانەوەیان هەبووە لە بەرامبەری ئەم ڕژێمەدا و حتا ئەوەی کە ئەم کاردانەوانە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا بەڕاستی گەیشتە لووتکە بە شێوازێک کە ئیتر خەڵک لەوە تێگەیشت کۆمەڵگە بەگشتی لەوە تێگەیشتکە ئەگەر ژن ئازاد نەبێ بە هیچ شێوازێک کۆمەڵگەش ناتانێ هەنگاوێ بەرەو ئازادی بنێت و ژن بوو بە ناوەندی بڕیاردان ژن بوو بە پێشەنگی ئەم سەرهەڵدانانە و ئەمەش بۆ ڕژێمی بڵێن ڕژێمێکی ئیسلامی وەکو ئێران ئەمەش ڕوون و ئاشکرا بوو بۆیە بەردەوام هێرشەکانی لەسەر ژنان چڕتر کردەوە گرتنەکان زیاتر بوو لە سێدارەدانەکان زیاتر بوو ڕێژەی بەداخەوە ئەڵێم بڵێم لە ئێستادا ڕێژەی فحوش زیاتر بووە ڕێژەی بڵێن مادە هۆشبەرەکانیش لەناو ژناندا زیاتر بوو بۆچی بۆ ئەوەی کە تێکۆشان لە بیری ژنان بباتەوە بۆ ئەوەی کە ڕێگە نەدا کە ژنان خاوەن پێگە بن لە بەرەو پێشبردننی کۆمەڵگەدا بەڵام ئەم سیاستانەی ئەگەرچی
تا ئاستێک توانی بێتی کاریگەری هەبێ بەڵام لە ڕاستیدا لە جەوهردا نەیتوانیەوە کاریگەریە بکە بۆیە لە ئێستاشدا ئێمە ئەزانین ژنان پێشەنگی ئەم سەرهەڵدانانن و هاوکاتیەوە ژنانیش ئەبنە قوربانی و لە ئێستاشدا ئەوەی کە بەڕاستی گرینگە بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم سەرهەڵدانانە بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم شۆڕشە یەکێتی زۆر زۆر گرینگە. ئێمە ئێستا دەزانین کە لە ناو بزوتنەوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چا هەمووەکو بە تایبەتی ژنان چا هەمووەکو لەسەر ئاستی گشتی لە ئێستادا لێدوانی هاوبەش هەیە پێویستەکە گەل لە ڕاستیدا لەو چوارچێوەیەدا بجوڵنەوە چونکایە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان ئەبێ ئێستا هۆشیاری ئەوە بێ کە چه ئالتەرناتیڤێک هەڵدەبژێرێ ئەوان شۆڕشیان نەکردووە کە بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو بگەڕێنەوە دیسان بۆ داگیرکەری بۆیە دەبێ لە ئەو ئالتەرناتیڤانەی کە دەستنیشان ئەکرێ کە بەشێکی دەزانین لەلایەن هێزە دەرەکیەکانە کە لە ڕابردووشدا مێژوویەکیان هەیە لە بەڕێوەبردننی وڵاتە کە چ سەرکوتێکیان لەسەر خەڵکا کردووە و بەشێکیشیان لە ئێستادا نوێنەرایەتی بڵێن بزوتنەوەیەکی دیموکراسیانە دەکەن کە تەنها و بڵین تەنها ڕێگە چارەسەرە لە ڕاستیدا ئەم بزوتنەوە دیموکراسیانەیە کە بتوانێت کە دەتوانێت بڵین باس لە ماف و ئازادیەکان و هاوکات دادپەروەری لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هەموو نەتەوەکان بێرێتە ئاراوە. ئێستادا دیارە بڵین ئەو داخوازی خەڵک لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەوەیە کە ئەو سیستمی سەرکوتگەر نەمێنێ بێگومان ئەمە داخوازیەکی جیهانیە یعنی لە ئێستادا خەڵک ئیدی ناتوانێت ئاستی جیهان ئەو نائەداڵەتیانە و نایەکسانیانەی کە هەیە لە بەرامبەریان لەلایەن سیستمی هەم سەرمایەداری جیهانیەوە هەم سیستمی ئیسلامی سیاسیەوە لەسەر خەڵکدا دەسەپێندرێ قبولی ناکەن بێگومان ئەمەش بەشێکە لە داخوازیەکانی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆیە دەکرێ بڵین لەوانەیە سیستمی سەرکوتکەر تەنها بەجارێک لە ناو نەچێ بەڵام لە ڕاستیدا سەرکوتکاریش حتا دوایی ناتوانێت بەردەوام ببێ لەبەرەوەی لە ڕاستیدا کۆمەڵگە ناتوانێت ئەم دۆخە قبول بکە ئەگەر بیتوانی بە ئەم دۆخی قبول کردایە سەری هەڵنەدەدا ناڕەزایەتی دەرنەدەبڕی بۆیە تاکە ڕێگەیە کە بتوانێتیش لە ڕاستیدا بڵین ئەم ماف و داخوازیەکان یان خۆت بڵین ناڕەزایەتیەکان بگەیەنێ بە ئەنجام یەکیەتیە کە لە یەکێک بوو لە تایبەتمەندیەکانی شۆڕشی ژنجیان ئازادی لە نێوان گەلان لە نەتەوە جیاوازەکان و ڕۆژهەڵاتی کوردستاندا دروست بوو تاکە ڕێگا ئەوەیە بۆیە دەکرێت ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەو شوێنانی کە پێشەنگایەتیان کردووە دەبێ بە تەنیان نەمێنن چونکایە داخوازی هەر شارێک هەر شوێنێک لە ڕۆژهەڵاتە لە ئێراندا هی تەواوی گەلانە بۆیە ئەکرێت بڵێن لە ئێستادا پێویستە هەموو پێکەوەی یەکدەنگ بڵێن و بە شێوازێکی یەکڕیز بێنە خیابانەکانەوە پشتیوانی لە یەک بکەن تەنها ڕێگەی بڵێن کۆتایی هێنان بە ئەم سیاسەتانە و کۆتایی هێنان بە ڕژێمێکی سەرکوتکەری وەکو ئێران هاتن لای یەکە پاڵپشتی لە داخوازیەکانی یەکترە و هاوبەشی بڵێن هەم فکریە و هاودەنگیە.